يهودي بملء فم هيا هيا بني قيلة ها قد أتى جدكم من عنده سعدكم بالأهد والذمم فاستقبلته بنو عمرو بن عوف على محبة ورجاء الفوز بالنعم وأكرموهم بما يليق في أرضهم أرض قباء مقام الجود والكرم. ما وصاي مدرس غزار رحمة الله إلى السلبية أفرميك في غمري خاصة الله عز وجل خيمي معبد نجاتي بالرزقاري بو أو أبو برو قباء كوترين كم والله معجزات لهجتي في غمري فاريا نزيكترين عن خيمك معبد بو ونجاتي بو رزقاري بو ولا سراغي خري مالك بخوي أسبكا شوار فلان شو أنا في أرزاق دوات التوبة كل مسلمان في غمر وحدي بيدا ما وصاي مدرين رضا محمد إخوائي لسلبية زوري نوسي ولا سريتا أقاتنا وشاري مدينة ما توزق لشيء لكا ما بوتا بركي كون دوا بلان أرانا السشار حكي أفرمي خلقي شاوراني في غمر إخوائي صلى الله عليه وسلم مدينة درشوه حتى من الله كان يعني بناو قركا أقرا أيانوت يا محمد يا رسول الله أمشي على كانوا يا محمد يا رسول الله أمشن روجاء كفي غنبر إخوة بريقا وبوا أوان انتظار شاوراني همو روجك لبياني تايا وارا خويا مالو منالان انتظار شاوراني في غنبر إخوان كلوا بقرماو بسرماو لدروا بس بديداري في غنبر إخوة شادو بنوا رضا رحمة إخوة لهم أصحابي في غنبر إخوة صلى الله عليه وسلم حتى روجك لكاتيك يهودية كما في غمر إخوة أبي يهودي خوي في رانجيري كنور تجلياتي في غمر بيني بلي أو كسيك وانتصارك نو شاورين كوا بيكن بباواني خوتان بمصدري نوري خوتان أم يهودية بسدالك وأبي كلا دورة ولا صحراي مكو مدينة أبينيت كواب يا غنبري إخوة حضرتي أبو بكر عبد الله كري أولئك شاو ساقي عن بو تشن فيك هاوارك حرب دمي أو ذاتيك يو باوكي خدان يزانم أو ذاتي إيو أتاني بتناوتان بختورتان كا نوراني تان كا يكتان خا بركتي لورقرن أو ذاتي كفي غنبري إسلام صلى الله عليه وسلم جاء في غنبري صلى الله عليه وسلم خلق أرون بدمي وبنشيد وبشعر وبيا محمد ويا رسول الله كواتا نشيدي يا محمد يا رسول الله نشيدي أصحابي في غنبري وفي غنبري نهي لنا كذن نيفر ممشير كي وشور شتوالا ملن يا محمد يا رسول الله بلكو الشعار من الله كان لنا قرآن كان مدينة حتى في غنبر شونا يا محمد يا رسول الله رحمن فداد به يا رسول الله بمشي وازبو إن جاء في غنبر لا يدال لقباء سيش وشوار شو ماوك تمن روجي دو شمال دو عنزي ربيع الأول في غنبر قيش لقباء سيش شمو شوار شمو بين شمال لقباء ماو يكم مزقود لإسلام بنيات كرا لشاري قباء ومزقود قباء كدور كات نيوشتيا خير عمريكي مزقود قباء إذا حاجي عمره كارن كأرون بتعبت أرون زيارتي أكن ونيوشي كيا أكن شنك خيرك عظيم كان ويكم مزقود الإسلام دروس كرا في غنبري خواه دروسي كردو أمري بدروس كردني كرد وخواه أفرميت لمسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه أو مزقوتي كوا بنياتي لسر تقوايو لسر إيمان ولسر دين ولسر محبته مزقوتي قبايا كبنا غير لسر تقوى دان راوة براسي لهمو مزقوتي زياتر حق ترى أو لا ترى إنسان إقامة تيابك واعتكاف تيابك وعبادة تيابك أن تقوم فيه واجورا لباسي مزقوتك كيف يا غنبري على سورة توبة فرمت لمسجد أسس على التقوى مزقود قباية. إن جاء في غنبري صلى الله عليه وسلم
زانی خەڵکەکە جاتر عاشقی پێغەمبەری خوان بۆی کە زیاتر انتیزار نەکەن زیاتر چاوەڕێی پێغەمبەر نەکەن صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا کەوتە ڕێ تا گەشتە منتەقەی غەبیب و کە دۆڵێکە لە دۆڵەکانی مەدینە و ڕانونا لەسەر ڕۆژی عاشورا کە شوێنێکە پێغەمبەری خوا صلی الله علیه لە ڕانونا لایدا خەڵکەکەی کۆ کردەوە ڕۆژی جومعە بوو یەکەم جومعەی ئیسلام لە ڕانونا کرا لە دۆڵی غەبیب لەو شوێنە کە پێوتە ڕانونا پێغەمبەری خوا لەوێ یەکەم جومعەی ئیسلامی کرد یەکەم جومعە کە سروت و شیعاری ئیسلامە واجبە لەسەر مسلمانان پێغەمبەری خوا لەوێ ئەنجامیدا ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێش دەرچوو تا گەشتە شاری طەیبە و مەدینەی منەوەرە ئەسحاب خێزانی ئەسحاب ئال و ئەولادیان وەک ئەرزمکردن شیعاریان یا محەممەد ڕەسوڵ الله وە کۆمەڵی قەسیدە و مەدحی پێغەمبەری خوایان کرد عشق ئەوینان بۆ پێغەمبەری خوا دەرەبڕی لەوانەیان فەرموو طلع البدر علينا من ثانيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع يعني بەم شێوازە طلع البدر علينا بدر مانگی چواردەیە کە پێغەمبەریان بینی فەرمان ئەوە بەدر دەرکەوت بە پێغەمبەری خوا ئەوە بەدر دەرکەوت هاو بەسەرمانە وڵاتمانی ڕوونا کردەوە دڵمانی ڕوونا کردەوە بۆیە واجبە ئێمە سوپاسگوزاری پەروەردگار بین سوپاسی خوا بکەین لەسەر ئەوەی خوا ئەمن و بەرەکەتەی پێداین بەدری بەسەرمانە هێنا وڵاتمانی ئاوادان کردەوە دڵمانی ئاوادان کردەوە وڵاتمانی لە وێران من ڕزگار کرد یعنی بەم شێوازە کۆمەڵی قەساید و مەداعیدی پێغەمبەری خوایان کرد یعنی ئەمڕۆ نەوەکانی یان ئەتباعی محەممەد کوڕی عەبدولوەهاب کاتێک کە عاشقێک ئەویندارێک شاعیرێک وەسف پێغەمبەری خواکە نەکەوێ مشریک بووی بۆ مشریک بوو ئەی بۆ ئەمانە مشریک لە بەردەمی پێغەمبەری خوا فەرمیان طلع البدر علينا تەشبیه پێغەمبەری بە بەدرەوە فەرمیان تۆ بەدری بەدر هاو بەسەرمانە ڕۆشنایی ئەی بۆ پێغەمبەری کردنەوە مشریکن بەڵکو پێغەمبەر زەردەخەنەی بۆ کردن پێغەمبەر تەوەجوهی لێ کردن پێغەمبەر دوعای خەیری بۆ کردن دەستی بەسەر مناڵەکان ئاهێنا کە ئەیان فەرموو یا محەممەد یا ڕەسوول الله ئەمە عشق بینە لەسەر ئەو عشقە نەبی ئیمان و تەواو نییە لەسەر ئەو نەهجە و ڕێبازەی ئەنسار و مهاجر نەبی بە تەمای شەفاعەتی پێغەمبەر نەبی بە تەمای قەبر و قیامەت نەبی ڕزگارە بێ چونکە ئەوەی کەوا ئەهلی نەجات بێ ئەبێ ئەهلی محەبەت بێ وەکو ئەسحاب و سەلەفی ساڵحی ئەم ئومەتە پێشینە باشەکانمان ئەولیا و عارفان و خواناسانمان کە گیانفیدایانە و خۆنەویستانە لە عشقی پێغەمبەرا توانەوە بە وشە بەدەم بە گیان بە ماڵ بە سەروەت بە سامان لە خزمەت پێغەمبەر و ڕۆحی پێغەمبەرا بوون صلی الله عليه وسلم اینجا خۆشەویستان حەزەتی ئەنەس ئەفەرمێ واللهی حەدیثەکە ئیمامی حاکیم و بەیهەقی ڕیوایەتەکەن ئەفەرمێت شهدت يوم دخل النبي صلى الله عليه وسلم المدينة فلم أر يوما أحسن ولا أضوأ منه وفي رواية أضاء كل شيء أفرمت والله أو روجيك وا بيغمبر داخلي مدينة ومن خزمة كاري بيغمبر بهم جان في لاي بيغمبر أخر لخزمة أو ناس دارهم صلى الله عليه وسلم براستي ڕۆژێک بوو لە هەموو ڕۆژگان جوانتر بوو لە هەموو ڕۆژگان ڕووناکتر بوو بەبەرەکەتتر بوو ڕۆژێک بوو هەموو شتێک شەوقی ئەداوە کە کەسبی شەوقی لە پێغەمبەرەوە کردبوو اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم خۆشەویستان ئەفەرمێت هەمووی حەزی ئەکرد بەس پێغەمبەر پێ بخاتە ماڵەکەی و خزمەتکاری پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم ئەیدا بەناو کۆڵانەکانە و بەناو شەوارێ و جادەکانە و بەناو شەقامەکانە ژن و پیاوەیان و یا ڕەسوڵ الله ئێمە خزمەتکاری تۆین بێرە ماڵەکەی ئێمە ماڵمان نییە و ماڵی تۆیە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوای فەرمووی خەلوا سەبیلەها فإنها مأمورة واز بێنن وشترەکەی خۆم بەڕاستی مەأمورە واز بێنن لە کوایەخیدا وەستا ئەوە ماڵی پێغەمبەرەکەتانە ئەوە مزگەوتەکەتانە ئەوە شوێنی عیبادەت و تەقوا و عیرفانتانە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیشێکی وای کە کەس عاجز نەبێت ئەم مشترەی پێغەمبەری خوا مەأمور بوو مەأمور فەرمان پێکرا بوو ڕۆی وردە حتا بەناو ئەو گەڕەکەی کەوا خاڵوانی عەبدولموطەلیبی بابینی پێغەمبەری خوا تیان نزیک بووە لەوێەوە تا چووە نزیکی ماڵی ئەبوو ئەیبی ئەنساری وشتر یەخی دا و وشتر ڕاوەستا ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هذا إن شاء الله المنزل ئەمە بەڕاستیتر منزیلە و شوێنی ئێمەیە و بسم الله وبالله وعلى الله دەست پێ بکەن مزگەوتی پێغەمبەری خوا ئێستا ڕەوزەی شەریف ما بین قبری و منبەری ڕەوض من ریاض الجەنە ئەو شوێنەی کەوا بەشێکی باخی باشتە و بینی قبری پێغەمبەری خوا و منبەرەکە ئەو شوێنەیە کە ئیسەکراوەتە مزگەوت لەسەر فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا حەزەتی ئەبوو ئەبی ئەنساری ئەبا ئەیوبی ئەنساری ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ یەکسەر کۆڵوبارەکەی پێغەمبەری خوای پێچاو بردیوە ماڵی خۆیان اینجا پێغەمبەری خوا فەرمی بە ئەسحاب بە مهاجرین و بە ئەنسار فەرمی المەرء مع رحله ئینسان لەگەڵ کۆڵوبارەکەی خۆیاتی بەخوا ئەبا ئەیوب کۆڵوبارەکەی بردە ماڵی خۆیان تازە من ئەڕۆم لەوێ ئەمێنمە حەزەتی ئەبا ئەیوب پیاوێکی دەوڵەمەند بوو پیاوێکی عاشقی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم خانێکی دووقاتی باشی هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئینسان لەگەڵ کەلوپەلەکەی خۆیان ئەبێت منیش کەلوپەلەکەم حەزەتی ئەبا ئەیوب بردێ ماڵی خۆی حەوت دانە مانگ تا مزگەوت و ماڵی پێغەمبەر تەوا بوو پێغەمبەری خوا لە ماڵ حەزی ئەبا ئەیوبی ئەنساریان حەوت مانگ بزانین چۆن خزمەتی پێغەمبەری خوای کرد حەزەتی ئەبا ئەیوبی ئەنساری بەڕاستی ماڵەکەی بۆ ڕووناکردەوە بەرەکەتی دنیا هێناوە ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه یەکەم جار لە خوارەوە دانی لە قاتی خوارەوە حەزەتی ئەبا ئەیوبی ئەنساری فەرمی یا ڕەسوول الله نابێت تۆ لە خوار بێت من و خێزان نەسەرەوە بێت ئەبێت تۆ بێتە سەرەوە چۆن ئەبێت پێغەمبەر لە خوار هێمەوە بێت پێغەمبەری خوا فەرمی نە ئەیرە ڕەحەترە بۆ من و باشترە ڕێگەی خۆشترە خەڵکیە بۆ لای من مەسەلەی سەردانەکە ئەیرە باشترە فەرمی قوربان نابێت پێغەمبەری خوا لێ قبوڵ نەکرد تا شەوێک کوپەی ئاوەکەیان بە دەست و ڕژا ترسان ئاوەکە ئاوە چۆر بکا و پانی کۆنکرێت نەبوو کەتی بۆ قوڕ بوو ترسان ئاوە چۆر بکا و بڕوا دەخوارەوە بکرێت سەر پێغەمبەری خوا و عایلە و خانوادەی پێغەمبەری خوا ناڕەحەتکە ئەوە بوو ئەفەرمێ یەک لێفەمان بوو لێفەکەمان هێنا ئاوەکەمان پێ وش کردەوە بەس مجەڕەد بۆ ئەوەی کەوا پێغەمبەر ئازاری پێنەگا قوربانت بین یا ئەبا ئەیوب خالدی کوڕی زەیدی نەجاری ئەنساری ئەبا ئەیوب ناوەکەیەوەی خالدی کوڕی زەیدی نەجاری ئەنساری ئەم زاتە مبارەکە بەم شێوازە فیدای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە ئیتر هاتە خوار فەرمی یا ڕەسوول الله بەخوا هەروەی بڕۆتە سەرەوە ناکرێ و نابێت ئینجا حەزەتی ئەبا ئەیوب پێغەمبەری بردە سەرەوە هەموو ڕۆژێک کە نانان بۆ پێغەمبەری خوا برد صلی الله عليه وسلم خۆیان نانیان نەیەخوارد نانان دروستە کرد پێغەمبەر نانەکەی خوارد ئینجا نانەکە کە گەڕاوە سەیریانەکە بزانن لەکوێ شوێن پەنجەی پێغەمبەری تایە دەستیان ئەبرد لەوێ تەبەڕوکەن ئەیان خوارد ئەها شوێن دەستی پێغەمبەری خوا لەکوێ بوو لەوێ ئیسش کابرای شوێن کەوتەی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ئەڵێ ئەوە تەبەڕکۆرگرتن لە پێغەمبەران سالیحان پیاوچاکان شیرکە و کوفرە کە قورئان باسەکە حەدیث پێغەمبەر چەند حەدیث سەحیح لەسەرە ئەفەرمێت لەگەڵ خێزانما ئەو شوێن دەسەمان ئەلێساوە ئەمان خوارد بەرەکەتمان لێوە لەگەڵ بەرەکەت ئەفەرمێت ڕۆژە خواردنەکە سیر و پیازمان تێکرد کە سیر و پیازمان تێکرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخوارد خواردنەکە دەستکایی نەکراوە منی زۆر عەجیب ملاوەتم یا ڕەسوول الله خواردنەکەت بەدڵ نەبووە شوێن پەنجەت دیار نەبوو دەست بۆ نەبردووە فەرمووی من مناجات لەگەڵ خوا ئەکەم ئەبا ئەیوب خواردنێک سیر و پیازی تیابێ نابێ من بیخۆم جا خۆتان بیخۆن و بیدەن بە دراوسەکان چونکە ئەم خواردنە بۆ من نابێ چونکە من دائیمە مناجات لەگەڵ فریشەکان ئاکەم ئەو بۆنەش ناخۆشە بڕوا بەسەرانە ئیزعاجیانەکە قوربانت بین یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەجا حەزەتی ئەبا ئەیوب فەرمووی ئیتر حەتاکو ئێمە نانمان بۆ پێغەمبەری خوا برد سیر و پیازمان وا لێنا و ئەو خەڵکی کە نانی بۆ پێغەمبەری خوا هێنا پێمانەوە کە سیر و پیاز نەکات لە خواردنەکەی چونکە پێغەمبەر نایخوات
با پێغەمبەر ئازار نەچێ و برسی نەبێ و ناڕەحەت نەبێ. ئەوەندە ڕێزی لە پێغەمبەر گرت شەو تا بەیانی نایەکەوت لەبەر دەرگا خۆی و چەند نەفەرێک محافەظەی پێغەمبەری خۆیان هەتا ئاەتا دەخوارەوە والله يعصمك من الناس پێغەمبەری خۆ حالەسی لابێ خوات پارێزە حەرەس لابێ ئەبا ئەو شەو تا بەیانی حالەتی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەری دوعایەکی بۆ کرد نەک بەس لە حیاتیا و ژیانیا مەحفوظ بوو بەڵکو دوای مردنیشی جەنازەکەی مەحفوظ بوو. پێغەمبەری خوا فەرمووی اللهم احفظ أبا أيوب كما بات يحفظني فەرمووی خوایە ئەبا ئەیوب بپارێزە وەک چۆن شەو تا بەیانی نایەخەوت منی پاراست. جا حەزەتی ئەو ئەیوب لە دنیادا پارێزراوە لە هەموو شەڕێکان پارێزراوە مجاهدی ئازا بوو جەریع بوو شەجیع بوو ئازا بوو نەبەرد بوو چاونەتر بوو بەڵام دوعاکەی پێغەمبەری خوا بۆ کەوتە گەڕە موعجیزەیە پارێزراوە سەرکەوتنی بەدەستهێنا. لە پاش مردنیشی کە ڕۆشتن لە سەردەمی ئیمامی عومەر حەزرەتی عومەر بۆ غەزای قوستەنتینیە ئەستەمبوڵی ئێستا بەناو دەریادا ڕۆشتن حەزەتی ئەبا ئەیوب کە نزیک بوونەوە لە شوورای ئەستەمبوڵەوە لەو کاتا لە ناو دەریا نەخۆش کەوت و وەفاتی کرد بە نەخۆشی وەفاتی کرد. ئەینا دوژمن زەفەری پێ نەیە لكل أجل كتاب إن وعد الله حق أجلكي هاتون لو يا وفاتك تواو كل نفس ذائقة الموت پێغەمبەری خوا دوعای بۆ کردن محفوظ بێ لە دوژمن محفوظ بوو بە نەخۆشی وەفاتی کرد لە ناو دەریادا. ئیتر وەسیەتی کرد لە نەخۆشیەکە فەرمووی لە خاکی دوژمنا بمنێژن لە خاکی دوژمنا حەزەتی ئەبا ئەیوب فەرمووی لە خاکی دوژمنا پاراستیان ناشتیان. ئەمە لە کتێبی داوینی هایە بەرگی چوار لاپەڕە 542 بە تەفسیل نەقڵکراوە جا فەرمێت کە ناشتیان ئەو کاتە جەماعەتی قەیسەریەکانی ئەستەمبوڵ و قوستەنتینیە وتیان ئەبێ جەنازەکەی دەربێنین بیسووتێنین. حەزرەتی عومەر بێرقەیەکی بۆ لێدان فەرمووی قەسەم بە عیززەت و جەلالی خوا دەستان بەرن بۆ جەنازەی ئەبا ئەیوب حەرچی کلیسا و قەبرتان هەیە لە مەنتەقەی خۆمانە هەر هەمووی ئەسووتێن و قەبرەکانشان ئەسووتێن ئەبێ بیپارێزن ئەینا ناتان پارێزێن لە ترسانە وعدیاندا بیسووتێنن دەری بێنن بەڵام لە ترسانە نەک دوژمنێک بڕوا قەبرەکەی دەرکا و بیسووتێنە و بینێنە ملی مەسیحەکان و قەیسەرەکان خۆیان حرەسیان دانا بۆ جەنازەکەی. الله ئەکبەر معجزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەتا ئەستەمبوڵ گیرا لەلایەن محەممەد فاتیحەوە دەمەن لەو غەزانە گیرا دواتر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیا محەممەد فاتیح کە باشترین مجاهید و باشترین جێش بوو باشترین عەقیدە و بیرواوەڕان کە ئەشعەری بوون سۆفی بوون ئەو قوستەنتینیان گرت پێغەمبەری خوا ئەفەرمێ حەتا ئەو کاتە قەیسەرەکان خۆیان مەسیحیەکان خاچپەرستەکان جەنازەکان پاراست. ئەمە موجزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوە خزمەتی پێغەمبەری خوا بۆیە تۆش ئەتوانی بە دڵت بە گیانت خزمەتی دینی پێغەمبەری خوا بکەی خزمەتی فەرمودەی پێغەمبەری خوا بکەی خزمەتی قورئانەکەی پێغەمبەری خوا بکەی صلی الله علیه وسلم. سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بە ئەو پێغەمبەرە دوعات بۆ بکە و خوا سەڵاواتت لەسەر لێدا ئەتەوێ لەگەڵ ئەو پێغەمبەرە بی ئەتەوێ بەردوعای ئەو پێغەمبەرە بکەوی صلی الله علیه وسلم ئەتەوێ پێغەمبەری خوا دوعای سەلامەتی و سەربەرزی و مەحفوظی و شەفاعەتی بۆ بکە سەڵاواتی لێدە و لەو پێغەمبەرە نزیک بەرەوە ئەدەب و بێ بەرامبەری خۆشت بوویە لە خۆت و ئەولاد و ماڵ و منداڵ و نەفست سەربەرزی دین و دنیابی. خوا لە هەموو لایەکمان خۆش و لە هەموو لایەکمان عاقبەتی ملایەکمان بەخێر بگەڕێ لە گوناو و تاوانمان خۆش بێ یا ڕەبی خوایان لەگەڵ ئەو پێغەمبەرە حەشرمان کەی لەگەڵ ئەو پێغەمبەرە کۆمان کەیتەوە بەر دوعا و نزا و پاڕەنەوەی پێغەمبەر نازدارمان بکەی صلی الله علیه وسلم سەڵاوات و دوعاکانمان بکەین بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم یا ڕەبی خوایان ئیسڵاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان کەی بە بەرەگەری سەڵاوات پێغەمبەر صلی الله علیه وسلم یا ڕەبی خوایە خۆمان و ماڵ و باوک و دایکمان بە ئیمان و بژێنە بە ئیمان و بمرێنە لەسەر محەبەت و ئەوینی پێغەمبەر بمانرێنە بمانژێنە و بمانبرن و زیندومان کەرەوە بەزەی بەرزەخ و تەسکی و تاریکی ناو گۆڕ و قیامەتمان هەبێتەوە لە ڕۆژی قیامەتشا لەژێر بەیداخی لا إله إلا الله ومحمد رسول الله حشرمان كي آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.